دەرەنجامی هەموو توێژینەوە و هەڵسەنگاندنەکان کە کراون لەسەر کاریگەری دراما دۆبلاشکراوەکان لەسەر کۆمەڵگەی کوردی گەشتون بەو باوەڕەی ئەم دراما دۆبلاشکراوانە کاریگەری خراپ و ناتەندروستیان لەسەر بەهای کۆمەڵایەتی و شیرازەی خێزان و گەنجان و منداڵان و مێرد منداڵان و تاک دروست کردووە و دەکرێت ئەم دراما دۆبلاشکراوانە فلتر بکرێت ئەوسا ڕێگا با بڵاوکردنەوەیان بدرێت کە بەداخەوە تا ئەمڕۆ ئەمە نەکراوە. بەداخەوە بەشێکی زۆری کاریگەری نێرینیەکە لەسەر تەمەنی مناڵ و هەرزەکارانە ئەویش بەوەی کە زمانی دەربڕین و گزارشکردن لەو درامانەیە لە ئاستێکی زۆر نزمدایە و هەندێک جار بەشێک لەو بابەتانی کە ئیوروژێنن ئەبنە بابەت و پرسێک کە لای مناڵان دووبارە بێتەوە و زۆر جار ئەم دووبارە بوونەوە کاریگەری نێگەتیڤی لەسەر ڕەفتار و هەڵسوکەوتی منداڵانە بێ لە ژیانی ڕۆژانی. لە ساڵۆنی کوردستانی نوێ لە مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان دکتۆر هەژار محەممەد مامۆسای زانکۆ کتێبێکی تایبەت لەسەر کاریگەری دراما دۆبلاشکراوەکان لەسەر بەها کۆمەڵایەتیەکان بڵاو کردە و دەڵێت دەرەنجام ئەوەم بۆ دەرکەوت ئەم دراما دۆبلاشکراوانە کاریگەری زۆر خراپیان لەسەر کۆمەلگا و دابوونەریتی کوردەواری و خێزانەکان دروست کردووە. ئەم درامایانە ئاماجی خۆی هەیە کە بۆ کۆمەلگاکانی خۆیان بەرهەمە هێنرێ بەڵام کاتێ جاریش کە وەرەجێڕێتەوە سە زمانی شیرینی کوردی و بەگوێ بینەری کوردیانیرێ بینەری کوردی تووشی زۆرێ لە هێدمە ئەبێ لە بەرامبەر ئەو واقعی کە لە خێڵی ئەوایە لە کۆمەلگاکەی خۆدا لەگەڵ ئەو واقعی کە لە بنەڕەتدا دراماکەی بۆ دروست کراوە زۆر جا دەرەنجامەکان بەداخەوانە دەرەنجامی خراپن دەبریەوەی کە باش بن. هەرچەندە بیانووی بەشێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن لەوەیە فیلم و دراما و بەرهەمی کوردی کەم بۆتەوە بەڵام خۆ لە دوجاردا ئەوەی تەکیدی لەسەر دەکرێتەوە ئەم دراما دۆبلاشکراوانە متمانە و خۆشەویستی نێوان خێزانەکانیان کەم کردوتەوە و ئەوەندەی نەماوە کۆمەڵگەی کوردی ئەوەی تا ئێستا پارێزگاری لێ کردووە ئەگەر ڕێگری لەمە نەکرێت ڕەنگە بۆ ئایندا ئەوەی کە ئێساش بنیاد نراوە لە داهاتوودا لەدەست بدرێت. گۆران سێنووری گەلی کوردستان، سلێمانی.